سلاوین گرم و هیوین دمین خوش ام جوارا دخوازین گلی تماشاوانین کرد کنکشن ده برنامه وی هفته دجی امی بحثا عراقی بکنو بتایبت که امریکا وی چاوا سردریه دگل کریزا وی ولاتی بکا پشتی کو هیزین اسلامی ین تندری چند جه گرتنا راستی اوا کو بحث عراقی جه کنگرسی و جه سراسپی و جه پنتاگون قدر نکفتیه دهان ساله هنک جارانجی او بحث گله گرمه هرچا بتن جبو سروک باراک اوباما عراق بوی سرگیجیک مزن لدمی وکیشانا سربازان و نهاجی لدمی کو بحث تکرین کا چاوا سردریه دگل و قریزیه بکا پشتی کمبونان دگل ریبرین هر دو پارتیان دی کنگرسی امریکی دا سروک باراک اوباما را گهاند کو امریکا وی آلیکاریا هیزین اولهی عراقی بکا بریکا هنارتنا تایبتمندان جبو راهنانه به هیزین لشکری عراقی و بردستکرنا دزگه و کرستیان و هف پارکرنا زانیاریان حتا بزانن که مریتان دولت الاسلام یا عراق و شامی ISIL چه دکن و لکی درینه و اگر پی تی وی بوانا بکن آرمانج American combat troops are not going to be fighting in Iraq again. ایدی سربازن امریکی شری لعراق ناکن و قد امکارکی وصان ناکن دیجی لاینکی بین لسر حساب لاینکی دی به مزنبونا جداهی عراق غیران مزنتر دبت لو ما دوید ریبرین عراق لحفاتن سیاسی بکن. لسراسپی وی گوتا پیام نیران کو ایران دکار رولکی پوزیتیف هبا اگر کارکی بکا جبو پشتا شیعیان بگره افا او دی بارودوخی آلوستر بکن. حتی بری وان راگهاندنان ایواریا روژا پنشم بی سروک باراک اوباما نشیایا کماریان قایل بکا چونکو هشتا او تورنا جبر دم و شیوه وکیشانا امریکا جی عراقی. مزنا افسرین پنتاگون پشت راست کریا کو عراقیان داخواز آلیکاریا جی امریکا کریا بتایبت یا هریشن فروکان. جنرال مارتن دامسی سروکی ستونین لشکری امریکی لجوینکا گهداری کرنی لواشنطن او چند پشت راست کربو. ئێمە داوایەکمان بۆ مەسەلەی ئاسمانی لەلایەن حکوومەتی عێراقەوە پێگەیشتووە ئێمە وەڵامی دەدەینەوە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتمانیمەدایە کە بەرەنگاری دەوڵەتی ئیسلامی عێراق و شام بین لە هەر شوێیە کە ئێمە بیاندۆزینەوە. لیوینا دلی اندامین کماری یه نافدار دی کنگرسی امریکی دا صار نکریه سیناتور جان مکین سرکی شیاوان دکان. ئێمە پێشبینیمان دەکرد کە عێراق تووشی هەرەجمەرج و نائارامی دەبێت و هێزێکی نیشتەجێمان لە پاشخۆ لەوێ بەجێ نەهێشت. وزیر بەڕەوانی چەک هێگڵ لە دژی هەندەیە گازندا ڕەوشە ئالۆزە عێراقیانەها ji حکومەتا ئۆباما بێتەکردن. پێم وایە ئێمە دەگەڕێنەوە سەر ئەو کەسانەی کە بەرپرسیاری بۆ ئەمەنە کە دەوڵەتی ئیسلامی عێراق و شام هێرشیان کرد. هەروەها ئەم حکوومەتی ئێستای لە عێراق هەرگیز بە تەواوی باڵێنەکانی خۆی بە ئەنجام نەگەیاند. ئێریک ئادلمن ئالیکارێ بەرێ وەزیری بەڕەوانیە ئەمریکا دەبێشتن کارکردن دیگەل حکومەتا مالکی نەها خەتەرە. گەر ئێمە و کارە لە ڕێگای کردارەکانی ئاسمانی بە فڕۆکەی بێفڕۆکەوان ئەنجام بدەین ئێمە دەبێت بۆ ئەنجامدانی پشت بە زانیاری نهێنی حکوومەتێکی تیرەی بەستین پێم وانییە کاوا کارێکی باش بێت. ئەگەرچی لێرە لە واشنطن هەندێک دەنگ بلند بوونە داخوازێ دکن سەرۆکوەزیری عێراقی نوری المالکی ji desthilatê derkeve lê niha û li van rojan kongrêsê Emerîkî bûye cihê gazindan di nêvbera komarî û demokratan da sebaret serederiyê digel rewşa Iraqê. 3 سال پشتی درکفتنا لشکری امریکا جی عراق هفریکیا تیرهی دکفتد نافدا و چکدارین دولتا اسلامی عراق و شام داعش دستی خول سر دورکا برفره گرتن. اف دستو داره بیدوی ببرسه و کالزگینیا امریکا هیا لگور گوتنا سیناتور کماری مچ مکانل. دوید حکومت کارکی بلز بکد بو آلیکاریا حکومت مالکی هتا دستکفتن سربازین امریکا و هفبندین مجد دست ندین و بری داعش حوانگهین خواه فرح بکد هتا راده که گفه بکد سر امریکا. لی مکانل وکو پرانیا اندام کنگرسی نابجد که چه پیدوی ریوبریا سروک باراک اوباما بکد. مامستای زانستا سیاسی جان مولر دبیجتن اف هوشداریه نلجه حیبتی بونیه. از باور دکم او مجدارن چوکو نزانن چه بکن.
بێگومان بتنی بژارەیەک هەیە ئەوژی پاش بەهڕن و کەسی نەبێت وێ نابێشتن وی دەوێت شتێکی بکەتن و هەرچی بقەومتن دێ کێم بت ji bo rewşeka diyara gelek xeter e. Hejmareka zora sînatûrên Komarî torene ji ber ku rêveberiya Serok Barack Obama neserkeftî bû li ser bicihêlana hêzeka leşkerê Amerîka li Iraqê piştî sala 2011. Sînatûr McConnell dibêjitin Serokî tevaya hêzên me vekêşan bêyî danûstandineka serkeftî ji bo şiyana hiştina Amerîkiyan. Hêzek heba dê destkeftên me parêzbane bi çavderîkirina hevbendên me û alîkariya wan diwarê qomandariyê de kontrol û hevparkirina zanyariyan de. lê hejmareka sînatûrên Dîmokrat Komariyan bi diroyiyê xetabar dikin û dibêjin vekêşana hêzên Amerîkî ji Iraqê ji layê serokê berê George W. Bush yê Komarî hatibû destpêkirin. Endamê Kongresiyê Dîmokrat Brad Sherman Bêjî Serok Obama divê çiyan hebitin danûstandina li ser rêkeftineka dirêjdem digel Serokwezîr Malekî biketin çûku Serok Bush neşiya wê biketin gotinek bêmena ye. Serokê Piraniye li civata sînatûrên Amerîka Harî Reid dibêjitin Divê em zelam û jinên welatê xwe carekedî nehenêrin Iraqê. Ew ên hêrîşî Serok Obama dikin ji ber vekêşana serbaza gelek şaş bûn. Rapirsiyên nî diyar dikin ku piraniya Emerîkiyan naxwazin serbaza pinêrine Iraqê li gel nizîkî 20 sedê ji Emerîkiyan şerê nihayê Iraqê bi vekêşana hêzên Emerîkî ve girê didin. Li gel hindê Komarî dibêjin Iraq nimûna dawî ye bû li ser lawaziya Amerîka li jê rêveberiya Demokrata. Profesör Muller gumanê texte ser vê çendê ku ev nel cihê xwe ye. Ez bawer dikim raya giştî bitir digel demokratan bû. Bi rastiya demokratan digot ew bû te divêt bikevî şerekî dî, te divêt em çend serbazên dîn Emerîkî li rojhilata navîn ji dest bideyn. Li heman dem da dengûbaz ji Iraqê hêşta ewin ku çekdarên sin ne bi kêmtir ji 100 kilometra dûrî Bexdan e. Temaşevanên hêja behsê Iraqê li Amerîka, li Washington, li Seraspî, li Kongresê, li Pentagon, li cihên girîng yên Amerîka qet derneketiye. Hinek caran ew behs gelek gerim bûye wekî çawa li van rojan dibe. Ji bo Serok Obama bixwe berî bibe serok jî behsê Iraqê sergîjiyeka mezin bû. Lê niha pisyar ew e gelo ew ê daxwaza Iraqiyan cêbicê bike ku dibêjin divê Amerîka alîkariya wan bike bi hêrîşên firokên Emerîkî li ser hêzên Daeş. هێزە ئاسایشەکانی عێراقی هەوڵی وەدەستێنانەوەی ئەو خاکە دەدەن کە کەوتۆتە دەست ملیتانەکانی سەربا کۆمەڵی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام واتە داعش و هەروەها لێ نەگەڕێن لە بەغدا نێزیک ببنەوە. ئەو کۆمەڵە ڕادیکاڵی کە لە ئەلقاعیدەوە سەرچاوی گرتووە مووسڵی داگیر کرد و پاشان درێژەی بە هێرشەکەیدا بەرەو بەغدا هەرکە هێزە ئاسایشەکانی عێراق تێکشکان و هەڵاتن. سەرۆک ئۆبامە دەڵێت ئەو ڕاستیەی کە لەشکری عێراقی خۆ ناگرێ و شەڕ ناکات ڕنگدانەوەی شکستی سیاسەتەکانی وڵاتەکەیە. گرفتا نەبوونا مۆرال هەیە، گرفتا پێگرتنی هەیە. ڕاهێنوان گرفتان کەتن ئالوزیین سیاسی و دەمێکی درێژە وڵات بەگرتنە. پاش داگیرکردنەکەی ساڵی 2003 ویلایەتە یەکگرتووەکان بە ملیۆنان دۆلاری لە ڕاهێنان پێکردنی هێزە ئاسایشەکانی عێراق خرج کرد. ئەدمیرال جۆن کێربی وتەبێژی پەنتاگۆن. دەمە ئەم لە ساڵە 2011 ژی عێراقی دەرکەتین مە هێزên ئەولەهەیە عێراقی بشیان کردبوون و بتایبەت li şerê dijî tîrorê da û bi baweriya me lê hatî bûn di bersîngirtina tîrorê de. بەڵام موسڵمانە سونیەکان دەستیان بە ناڕەزایی کرد لەوەی کەوا هەستیان کردبوو ڕەفتارێکی ناڕەواییان لەگەڵ دەکرێت لەلایەن حکوومەتەکەی بەغدا کە شیعە دەستە باڵایە تێیدا. زەڵمای خەلیزاد باڵیۆزی پێشوو ویلایەتە یەکگرتووەکان لە عێراق. لە دەمێن داوی و بتایبەت پشتی vekêşana ئەمریکا cudahiyên nijadî û tîreyî geşe kir. لێکۆڵەران دەڵێن ئەو جیاوازیە تایفیانە هانی هێزە ئاسایشەکانی عێراقیدا ڕابکەن لە بری ئەوەی خۆ ڕابگرن و شەڕ بکەن ئەمەش لەبەر ئەوەی هیچ وەفاداریەکی ئەو تۆیان بۆ حکوومەتەکەی بەغدا نەبوو.
شارەزایان دەڵێن کێشە و بەڵای گەندەڵی و ڕێبەرایەتێکی لاواز و ڕوخانی ورەی سەربازەکان بوو نەمایی ئەوەی سەربازەکان جلوبەرجی لەشکریان بشارنەوە و پاشەکشێ بکەن کاتێکە لەلایەن یاخیبووانەوە هەڕەشیان لێ بکرێت. ئێستا کاربەستانی بەڕێوەبەراتی ئۆباما خەریکی گفتوگۆ و هەڵسەنگاندنی چۆنێتی بەهێزکردنی سوپای عێراقن. مایکل ڕوبن لێکۆڵاوەرێکی بە ئەزمون. دەبێت ئەم پشتەوانیە عێراقیان بکەین بە هەر بەهایەکی هەیە ئەو ژی بەدابینکردنا پشتەوانیە فڕۆکان دەبێتن. بەڵام شارێزانی دیکە دەڵێن فڕۆکەی بێفرۆکەوان یاخود فڕۆکەی لەشکری تەنیا کاریگەریەکی سنوورداری دەبێت. سام گاردنەر کۆلۆنیەڵی هێزی هەوایی خانەنشین بوو. ئەو بەسە ji بۆ ڕاوەستاندناوان لێ نەژ بۆ ڤەگەڕاندنا دەستکەفتان. لێکۆڵەران دەڵێن ئاڵۆزیەکی دیکە ئەوەیە وڵاتانی بەخشێنەر یاخود یارمەتیدەر لە وڵاتە دەوڵەمەندە عەرەبەکان خەریکی یارمەتیدانی دراوی و چوونی چەکن بۆ ناو شەڕی ناوخۆی سووریا. ئێستا ئیسلامێت و ڕەوەکان لەو شەڕەدا خەریکن هەرەشە لە حکوومەتی عێراقی سەرۆکوەزیر نوری مالچی دەکەن. مایکل ئۆهانلۆن شارەزای خۆرەڵاتی نێوەڕاست لە ئەنستیتوی بروکینز. دەبێت مالکی وان تشتان بکەتن. دەبێت ئەو پتر فرەلایەنیە پەسەند بکەتن ئەگەرنا وڵاتین کەنداوی پشتەوانیکردنا کۆمەڵین سونی ڕاناگرن. کاربەستانی ویلایەتە یەکگرتووەکان دەڵێن دەبێت جیهادیەکان ڕابگیرن بەر لەوەی بتوانن شوێنێکی حەوانەوە بخۆیان لە هەرێمەکەدا دابمەزرێنن. ملیتانەکان دانەوێت ئیمارەتێکی ئیسلامی لە سووریا بۆ ناو عێراق دامبەزرێنن. گەلۆ ڕۆڵێ ترکیا وێچ بتن دیوان ڕوودان و سەرهاتین گەرمین عێراقیدا. ئەف پرسیارە گەلک جارە داهاتەکردن دو کۆنفرانسێ پێنجی ساڵانە لەسەر تورکیا و بنیادی ڕۆژهەڵاتە ناوین لێرە لە واشنگتن هەر ساڵ ڕێک دێخستن. کامێرا کورد کۆنەکشن لەوەر ئامادە بوو. کۆنفرانسی ساڵانە سەبارەت تورکیا لە واشنگتن هاتەکردن لە دەمێکی ناوەندی نجێن بڕیاران ژە نێزیک چاپ لە ڕەوشە عێراقی بوو. ناڤەڕۆکی پانێلان هەمەڕەنگ بوو وەکا پاشە ڕۆژە دموکراسیەتە تورکیا و سیاسەتە دەرڤەیە تورکیا و ئاوەڕێک ji بۆ دۆزا کوردان لە تورکیا لێ پڕانیە ئاراستەیان بەرەف عێراقی دیچوون. ئەما دەسەڵات جێگرا ئالیکارە وەزارەتە دەرڤە بۆ کاروبارên باشوورە ئەوروپا و ڕۆژهەڵاتە دەریایە ناڤەڕاست گرنگیا ڕۆڵی تورکیا دە پرسگرێکن هەرێمێدا داخویاکردن و کاچاوە ئەمریکی گرنگیە دەدەن ڕۆڵی تورکیا. بڕۆحنی ئەمریکا ژنێزیک شێورە دەگەل تورکیا دکە چونکە تورکیا جهەک گرنگ هەیە دەبەرسە بە ڕەوشە عێراقیدا و یا سووریاژی و لە ڤینە شەروانێ بیانیدا و پێلا پەناوەران و هەروەسە ئەولەهی و تەناهیا هەرێمێ. and also the broader security and stability of the region. Stop talking about the Turkish support for ISIS. بەرەدوخی عێراق تورکیای ناچار کردووە سەر لە نوێکارتەکان ڕێک بخاتەوە. باسی ئەوەش لە ئارادایە کە تورکیا بەنهێنی لەگەڵ کوردەکانی سووریا پەیەدە و توێژ دەکات. ڕەنگەبەرەیەکی کوردان دروست بکرێت کوردەکانی عێراق و سووریا هاوکاری لەگەڵ تورکیا بکەن. بەڵام کێشەکە لەوەدایە چۆن ئەمە بەستەی تورکیا سەر بگرێت لەم دەمەی لەگەڵ کوردەکانی خۆیدا کێشەی هەیە. The main problem is how can a Turkey that cannot talk to its own Kurds, that cannot resolve its own Kurdish problem, can cooperate with the Kurds of the region. نوێنەری واشنگتنی پارتیا ئاشتی و دەموکراسیەتی BDP مەحمەد یوکسل گوتە ئامادەبووین کۆنفرانسیکا چما کورد ji حکومەتە ئەردوگان نەڕازینە. ئەو هەنگاوانەی کە دەبێت بیانگرینە بەر دروستکردنی متمانەیە لە نێوان کورد و تورکەکاندا. بەڵام ئەو ڕەوشەی کە ئێستا دەیبینین کوردەکان متمانەیان بە حکوومەتەکە نییە. ئەوەی کە لەمە زیاتر ڕەوشەکە ئاڵۆزتر دەکات ئەوەیە حکوومەت بنکە سەربازیەکان لە هەرێمە کوردیەکان دروست دەکات. in this situation. So it's became more complicated. Kurd باوری حکومتی نکنی ما گاو کرد باوری حکومتی نکری ما انا گاو ما نشکنی سری دیوانی وندره ما گرا باوری جو بنام بکه یعنی انا نبنا.
ئامادەبووین کۆنفرانسی لە هۆڵا ناشنال پرس کلب هاتی گەڕاند ڤیان ji کاربدەستین تورک و ئەمریکی و شارەزایان بزانن کە ئەگەر تورکیا یان ئەمریکا دێ مایەخوا بکات عێراقی و ئالیکاریا حکومەتە شیعیان بکەتن و ئەگەر کرد دێ پێگەشتنە وەسا پەیدا بتن و ئەو شەر دێ دژی سنیان بتن داکتەر عومەر تاشپینار پرفسۆر لە کۆلیجا ئەمریکی و شارەزای پرسێن تورکیا لە بنیادێ بروکینگز گۆتە کورد کۆنەکشن ئەو باوەڕ ناکاتن تورکیا یان ئەمریکا مایەخوا بکات vê krîza Iraqê. بتنێ وڵاتێ مایە خود عێراقێدا کری و دکتن ئیرانە ئەس باوەڕ دکەم ئەمریکا و تورکیا مایە خود ناف عێراقێدا ناکەن ئەمریکی دێ ئالیکاریا لەشکری و زانیاریان بدەت و ناوبەرە تورکیا و عێراقی کەرکووکە of Kurdish overreach, and this may jeopardize Turkey's trade relations with the KRG. So the Kirkuk situation needs to be monitored carefully. ئەگەرچی ڕەوشە عێراقی سیبەراخوا بسەر ڕوویدانên cîhanê de girtiya lê neşaya berê xurtan bi taybet aşiqên futbolê ji vê serhatiya giringa salê ka li Brazîlê tê kirin la bidetin çunku xelkê bîrewerî wê hebin digel wê serhatiya werzişî. Bêgeriyana çavên kamîreyan li kenarê Avenida yê Atlantik diyar dibe ka çawa gerîda li Rio de Janeiro demên xweş derbas dikin û diyariyên bîreweriyê dikirin. Piraniya diyariyan ala û şirtin lê ji bo Brazîlê bazirganiyek mezin e hikûmet pêşbîn dike 3 milyar dolaran ji vê bazirganiyê qazanc bike. Her kesê li van rojan siredana Brazîlê dike ji bo temaşekirina yariyên futbolê kirîna logoya FIFA û şirtên navên yarizana û tîmên ew hecê dikin li ser li pêş her tiştekî dîne û cih digirin di çantikên wan de dema vedgerina welatên xwe. Temaşevanên Kurd Connection em bihîvîne ku we demek xweş û bi sûd digel bername vê carî derbas kiribe. Hûn dikarin bername li ser torên peywendiyên Komelayetî, Facebook û websaytê dengê Amerîka temaşe bikin. Heta hefteyabê dexîlê şemo û stafê bernamê hêviya xweşî û şadiyê ji we radikin.